لە یەکەمین فێستیڤاڵی کورتەفیلم و فیلمی بەڵگەی زرێبار کە لە شاری مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوەچوو چەندین فیلم لە تەواوی وڵاتی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان نمایشکرا. فیلمی کچیبا کە لە نووسین و سیناریۆ و دەرهێنانی هونەرمەند دانا کەریمە لەم فێستیڤاڵەدا خەڵاتی داوەرانی پێبەخشرا. کچیبا باس لەو تێرماکە لەو تێمایەکە کە بەداخەوە لە وڵاتی ئێمە شەڕینەوە خۆمان بەسەراهات و لە ڕێگای ژنوپیایکی پیرەوە ئەم چیرۆکە جێڕینەوە. ئەم فیلمە لە ساڵی 2022 بەرهەمات بە بەرهەمی بەڕێوەرەتی سینەمای سلێمانیە. دوای ئەوەی کە لێرە نمایشکرا لە کاری دیستریبیوشن بڵاوکردنەوەی بۆ کرا نێرایە دەرەوە توانی لە زۆرێک لە فستیڤاڵەکان هەم وەکو سەلێکشن وەرگگیرێ و هەم لە خۆشبەختانە لە هەنێک فستیڤاڵی شاتوانی خەڵات بەرێ و دوا بەشداریکردنیشی لە فستیڤاڵی یەکەمین فستیڤاڵ بوو کە ئەم هەر وەکو تەشجیعێکی شەر وەکو فستیڤالێکی کوردیش من پێم خۆش بلەوە فستیڤاڵە بەشداری بکە ئەو توانی خەڵاتی دادوەران وەربگرێت لە فستیڤاڵەکە. فیلم تەواو نابێت تاکو کاری دیستریبیوشنی بۆ نەکرێت، کەواتە یەکێک لە قۆناغەکانی دروستکردنی فیلم کاری پەخش و بڵاوکردنەوەیە. بۆیە کە فیلم تەواو بێ بەڵێ بێ پەخشی بۆ بکرێت، بەڵام بەداخەوە لێرە هەروەکو هەموو شتەکانی تر ئەبێ بە شخصی ئەم کارە بکەی کە خۆی مەفروزە لە دنیاە لە ڕێگای کۆمپانیاوە کرێت. لە ڕێگای کۆمپانیاوە ئەو لینکانی کە کۆمپانیای دیستریبیوشنەکان هەیەە باشتر فیلمەکەت ئەڕواتە دەرەوە، بەڵام بە ڕێگای تایبەتی وەکوی سەکە ئێمەیکەین ئەکرێت ویست فیلمەکەەوە بڕوە، بەڵام ئەکرێت لە کەمترین بەشداری بکە. بۆیە ئەوەش تا ئێستا لە سلێمانی بەگشتیش لە کوردستان ئەو هەندێک کەس نەهاتوون تایبەتمەند بن بەم کارەوە کە بە بڕای من کارێکی زۆر گرنگە، چونکە فیلمێکی زۆر هەیە و ئەو فیلمە کۆنانەشی کە کراوە کرێجارێکتر کاری دیستریبیوشنی بۆ بکرێت. چەنە فیلم خۆت جەناب دەزانی بە پێی ساڵە، بەڵام هەنێ فستیڤاڵات هەیە ئەو مەرجەشی تیانێ. بۆیە بە دڵنیاییەوە فیلم تۆەکەی بۆی خەڵک بیبینێ و تۆ ئەشتێ چیرۆکان دەبەریتە دەرەوە، بە دڵنیایەوەی تۆ جەناب دەیڵێ زۆر ڕاستە ئەبێت کاری بڵاوکردنەوە گرنگی زۆر پێبیر. ئێستاش هەر ئەم فیلمە من لە پرۆسەی بڵاوکردنەوەیە هەنێ فستیڤاڵات هەیە بە پێی 3 مانگ بە پێی 6 مانگ ئەبێت چاوەڕێ بکەی کە فیلمەکە وەرگیرێ و نمایش بکرێت. بۆیە ئێستا بەلایانی کەمەوە لە 10 فستیڤالێکە لە چاوەڕێن کە بەم زوانە فیلمەکە نمایش بکرێ.